ڕوخساری پێغەمبەری پێشەوامان درودی خۆی لەسەر بێت. بە گوێرەی گێڕانەوەی هاوڵانی پێغەمبەری خوددا درودی خۆی لەسەر بێت پیاوێکی چوارشانە بوو، باڵایەکی مامناوەندی هەبووە، واتە نە زۆر درێژ نە زۆر کورت، دەموچاوی دەدرەوشایەوە هەروەکو مانگ لە شەوی چواردەدا، سەری گەورە بوو، قژی موبارەکی وەک شەو ڕەش تا سەرشانەکانی درێژ بوو، شەپۆلاوی بوو، نەلول و نەخاو، لوتی درێژ و سەری لوتی باریک و لە ناوەڕاستیدا بەرز بوو، ڕووناکیەکی بەسەرەوە بوو، ئەوەی لێی ورد نەبوایەتەوە وای دەزانی لوتی درێژە، ڕیشی چڕ و ڕەش هەندێک سووریشی تێدا بووە، چاوی گەش و ڕەش و فراوان لە کۆتاییدا درێژ بوونەتەوە، سپیایی ناوچاوەکانی وەک بەفر، برژانگەکانی درێژ و برۆکانی کەوانەی و بە پشتی چاوەکانیدا درێژ بووبوونەوە، لە نێوانیاندا دەمارێک هەبوو لە کاتی تووڕەیدا پڕ دەبوو و گۆنەکانی ساف و دەمی فراوان بوو، دانەکانی پرشنگدار و لە بەشی پێشەوەی کەمێک شاش بە چەشنی مرواری دەدرەوشانەوە، ڕەنگی پێست و ڕوخساری زیاتر بەلای سپیدا ڕۆشتووە، هەندێک سووریشی تێکەڵ بووە، لە کاتی ئاخەوتندا وەک ئەوەی کریستاڵ لە دەمی موبارەکی ببارێت قسەی کردووە، بەردەوام دەم بە زەردەخەنە بووە، تەنانەت لە ساتە وەخت و هەستیارەکانیشدا، گەردنی لە ناسکیدا وەک شوشە و لە درەوشاویدا وەک زیو بووە، لەشی ڕێک و پڕ و پتەو بوو، سک و سنگی لە یەک ئاستا بوون، سنگی پان و ناوشانی بەرین بوو، ڕوخساری نورانی بوو، باڵەکانی درێژ و ناولەپیپان بوو، دەست و پێکانی گەورە بوون، ئێسقانی ئەستور بوو، پەنجەکانیشی درێژ بوو، کەوانەی ژێرقاچی قۆڵ بوو، گورج و گۆڵ بوو لە ڕۆیشتندا، کە دەڕۆشت وات دەزانی لە بەرزایی دێتە خوارەوە، کاتێک ئاوڕی دەدایەوە بە هەموو لەشی ئاوڕی دەدایەوە، چاوی هەمیشە دادەخست و ڕوانینی بۆ زەوی زیاتر بوو تا ڕوانینی بۆ ئاسمان. پێغەمبەری پێشەوامان درودی خۆی لەسەر بێت تاکو وەفاتی کرد لەشی تێک نەچوو بوو، واتە دەم و چاوی چرچی تێ نەکەوتە بوو، چەند مویەک نەبێت لە سەر و ڕیشی مووی سپی نەکردبوو، تا ئەو کاتەی کۆچی دوایی کرد جوانترین کەس بوو. ئەمانە باسی شێوە و ڕوخساری پێغەمبەری پێشەوامان بوو، درودی خۆی لەسەر بێت، باشایەتی هەموو ئەوانەی کە بینیویانە، هیچ کەم و کوڕێک لە لاشەیدان نەبووە، ئەوەندە جوان و ڕێک بووە وەکو دەڵێن، دەڵێی بە ویستی خۆی دروست کراوە. عەبدوڵڵای کوڕی سەلام یەکێک بوو لە زانایانی جوولەکە موسڵمان بوو دەڵێت، کاتێک پێغەمبەر هاتە مەدینە چووم تەماشای بکەم، کاتێک دەموچاویم بینی زانیم ئەوە دەموچاوی کەسێکی درۆزن نییە، لە هەمووش گرنگتر ئەوەیە کە ڕوخساری لە یەکەم تەماشاکردنەوە گۆزارشی لە کەسێکی ڕازگۆی بە هەیبەتی خاوەن کەسایەتێکی زۆر بەهێز دەدا و یەکسەر کاری دەکردە سەر بەرامبەرەکەی و ڕای دەکێشا بەرەو لای خۆی، وەکو لەسەر زاری عەلی کوڕی ئەبوو تالیبەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت هاتووە، لە سیرەی ئیبن هیشام دەفەرمێت ئەوە یەکەم جار بیبینایە سامی لێ دەکرد و ئەوەشی تێکەڵی بکردایە خۆشی دەویست. ئەبوو هورەیرە دەڵێت هیچ شتێکم نەبینیوە لە پێغەمبەر جوانتر، وەکو بڵی خۆر لە نێو چاوانیدا بوو، کەسم نەبینی لەو خێراتر بێت لە ڕۆیشتندا، دەتگوت زەوی بۆ دەپێچرێتەوە، ئێمە خۆمان ماندوو دەکرد لە ڕۆیشتندا، بەڵام سەروەرمان بە هیچ شێوەیەک خۆی تێک نەدەدا.